مامۆسانەی گێڕیتەوە بە قوربانە بم، خەمن نەبێ نایگەڕینەوە. ئەوە نهێنیە ناگەڕێتەوە. کێوە ئەکا کێ تووشی بۆ، بەڵام لە کۆمەڵگاکانی ئێمە براکانم ئەبینن خەڵک ڕەفیقە خۆشەویستەکەی خۆی لەگەڵ خێزانەکەی ڕێکەوتووە. بۆچی ئەمە بووە؟ خێرەمە ڕوویە لەبەری تێکەڵی هەیە، لەبەری دانیشن سوحبەت لەگەڵ یەک، قسەی خۆش لەگەڵ یەک، گۆڕینەوەی فەیسبووکە، نازانم سناپ چاتە، ئەم شتانی کە ئەمڕۆ خەڵکی بە عقاری خراپە بردووە. تێگەن برا خۆشەویستەکانم، بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم أشد حياء من العذراء في خدرها. ئافرەتان شوێنی جیاوازیانە بوو، ئەمە شوێنی ئافرەتانی ڕێز لێ گیراوە، لە ناو ماڵەکەی منە، لە ناو ماڵەکەی تووە، ئەوە کچەکەم و خێزانەکەمە لەوێ، کچەکە و خێزانەکەی تۆ دێ فەرمو بچن بۆەوێ. پیاوان فەرمون لەم ژوورە دابنیشن کە ژووری میوانە، و تایبەتە بە پیاوان، نەک تێکەڵبوون، چکە نامەحرەمن بە یەک. ئەوەی کە نامەحرەمە بە یەک، مادام باوکی نەبێ، مادام مێردەکەی نەبێ، مادام براکەی نەبێ، مادام خاڵی نەبێ، مادام مامی نەبێ، وەکو ئاەتە پیرۆزەکەی سیویەکی سوورەتی نور باسی کردووە. تێگەن برا خۆشەویستەکانم، بۆیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم مومیلات مائلات، مەیلێن بە خەڵک و مەیلی خەڵکیش بۆ لای خۆیان ڕاکێشن.